ئەکرێ ئێمە بڵێن پارتی لە یەکێتی بردەوە لە بابەتی هەڵبژاردنە. ئەوەی کە داکۆکی کەری سەرسەخت بوو لە پێکاتەکانی ئێوێ مام جەلال بوو. ئەساسەن موئەسسەی سەرۆکی هەرێم نادەستوریە. ئێوە بۆ واکەن قازانجی لێ ئەکەن یان سیاسەتی یەکێتیە؟ سەردەمی ئێستامان جیاوازترە لە سەردەمی کۆنگرەی 4 لە سەردەمی کۆنگرەی 3. خریبە من ئێستا خۆم هەستەکەم بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتمانی کوردستانم تۆ با بڵێم ڕۆژنامە نووسەکەی. هەر کاتێک هەڵبژاردن دوا خراپێ بە کۆدەنگی هەموو حیزبەکان بووە. ئەوە پارتی دیموکراتی کوردستانەکە لە زۆر بابەتە نایەتە پێشەوە. لە کەرکووک کێ ڕێگری ئەکات؟ لە کۆنگرەی 3ەوە بڕیاردراوە. یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی ئێستا بۆ دانانیشن. هەر کات عیلاقاتی ئەم دوو حیزب و حیزبەکانی تریش باش و سەقامگیری زیاتر ئەبێ. ڕێژەی کورسیەکانمان زۆر زیاتر ئەبێ لە جاران. سڵاوتان لەبێت تو ئەم کاتتان باش بینەرانی شارپرێس من خونچەتەهام ئەڵقەی ئەم جارەمان جیاواز لە بەرنامەکانی تر لەگەڵ یەکێک لە ژنە سەرکردەکانی ناو یەکێتی نیشتمانی کوردستان باز لە چەند پرسێکی گرنگەکەین بە تایبەت پرسی هەڵبژاردن و ڕۆڵی ژن و دۆخی ناوخۆی حیزبەکە و ئامادەی حیزبەکان بۆ ئەم هەڵبژاردنەی کە خوا نەبێ کەس نازانێکەی ئەنجام دەدرێ و کەیوادەکەی دیاریەکرێ. بڵێ سەخان سڵاو لەبێ و کاتەوە باش. سڵاو لەیەوەش بەخێر بن. سەرەتا بە لە هەڵبژاردنەوە دەست پێ بکەین. هەڵبژاردن یەکێتی نیشتمانی کوردستان تاکەلایەن بوو کە زۆر پێداگیری کرد بۆ زۆریش هەوڵیدا و زۆر ڕێگەشی تاقی کردەوە بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ. بەڵام 24 کاتژمێر پێشەوەی کەمپەینی هەڵبژاردن دەست پێ بکە پارتی نەیهێشت هەڵبژاردن بکرێ. من پرسیارەکەم لەوەیە ئەکرێ ئێمە بڵێن پارتی لە یەکێتی بردەوە لە بابەتی هەڵبژاردنە یان بۆ خۆی یەکێتیش لەگەڵ پارتیا پێک و گۆڵەکەیان لە هاوڵاتیان و حیزبەکانی تر کرد. هەر بەشێکی پرسیارەکەت خۆی هەروەڵام بووکەوە پارتی ڕێگر بوو لەمە. بێگومان لە هەرێمی کوردستانە تا ئێستا چەند جارێک هەڵبژاردن ئەنجام درراوە. لەم چەند جارەیە ئەتوانم بڵێم هیچ کات پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیان نەکراوە. پەرلەمان بەدەر لە پەرلەمان ئەنجومەنی پارێزگا ساڵانێکی زۆرە هەڵبژاردن نەکراوە. بۆ نمونە شارەوانی کە ئەبێ بکرێ بە هەمان شێوە هەر بیر چۆتەوە کە ئەبێ هەڵبژاردننی شارەوانی هەبێ وە شتێکەیە کە ناوی ئەنجومەنی شارەوانی و ئەبێ بە هەڵبژاردن بێ. بەڵام تاوەکو ئێستا هەر کاتێک هەڵبژاردن دوا خراپێ بە کۆدەنگی هەموو حیزبەکان بووە. لە ڕێگەی پەرلەمانەوە بووە، لە ڕێگەی کۆبوونەوەی سەرکردەی هەموو حیزبەکانەوە بووە و لە بینی دوو کەوانە تا ئێستاش زۆر جار یەکێتی تۆمەتبارەکرێ بەوەی کەوە هەڵبژاردننی دواخستبێ لە ڕابردووە کە ئەسڵ و ئەساسی نییە. هەر کاتێک هەڵبژاردن دواخراوە کۆدەنگی هەموو حیزبەکان بووە. حەدەسێک هاتۆتە پێشەوە بابەتێک لە پێشەوە بووە کەوای خواستووە بۆ فترەیەک پەرلەمان وادەکەی درێژ بکرێتەوە هەڵبژاردن دوا بۆ ئەم جارە ئەم جارەیان بەشی هەرە زۆری حیزبەکان لەگەڵ ئەوەیە بوون کە ئەبێ هەڵبژاردن بکرێ و ئەبێ لەو وادەی کە دەستنیشان کراوە هەڵبژاردن بکرێ. ئەمە بڵین بەس خواستی یەکێتی نەبووە بە تەنیا بەڵێ ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەیە بووینە کە هەڵبژاردن ئەبێ بکرێت کە تۆ یەکێک لە بنەما ئەساسیەکانی حیزبەکە دیموکراسیەت بێ واتا دەستا و دەستکردنی دەسەڵات واتا هەڵبژاردن لە کاتی خۆیان و ئێمە پێداگیر بووینە هەموو جارێکەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێ و بە شێوازێک ئەنجام بدرێ کە دیموکراسیەتی ڕاستەقینەیتیا بەدی بکرێ. ئێمە لەم کۆتاییانەیە لەگەڵ ئەوەیە بووین پێشووتریش بە هەمان شێوە کەوا ئەو یاسایی کە هەبووە یاسای هەڵبژاردن دیموکراسی نییە و مافی پارێزگاکان نایە و هەندێک هەڵەی بەرچاوی تیا بووە کەوا ئەمە ڕاست بکرێتەوە و ئەم داخوازیە چەنەها جارەکە دووبارە کراوەتەوە. هەموو جارێ فراکسیۆنی یەکێتی پێداگری لەسەر ئەوە کردووە. بەڵام خۆتان نەزانن لە پەرلەمانە هەموو جارێک بە حکمیەوەی کەوا زۆرینە و کەمینە و بکرێتە بەرنامەی کار و نەکرێت و ئەمانە گەرنا پێش ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم وادەکەی بەسەر چێ ئێمە داوای ئەوەمان کردووە. تەنیا ئەمە نییە تەنیا یاسای هەڵبژاردن نەبوو کە خواستی یەکێتی بوو کە ئەبێ جێبەجێ بکرێت دەستور لەسەر نەتیجە یەکێک لەو پارتی هاوڕا بوو ئەم جارە یان پارتی وەکوتم هەموو جارێک باسی هەموو جارێک باسی ئەم جارە ئەەکەین
پارتی بەتەنیا کردی؟ ئەم جارە ئەوە تا ئێستاشی پێوە بێ ئێوە بینن چەند حزب ناوی نووسیوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن تەنیا حزب کە بایکۆتی کردووە پارتی دموکراتی کوردستانە وە کەمینەکانن کە خۆیان ناوناوە کەمینە کە سەر بە بێگومان لایەنێکی مەحدودن ئەگینە هەموو حزبەکانی تر ناوی خۆیان نووسیوە و کاندیدیان ئامادەیە و هاوپەیمانی کراوە بەدەر لە حزبەکان قەوارەی تر ناوی نووسیوە بەرەیتر ناوی نووسیوە واتە تێکڕە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن کاتە پێویستم بە وەڵامێک یەکێتی بۆ خۆی ژێر بەژێر لەگەڵ پارتیا ڕێک نەکەو لەسەر دواخستنی هەڵبژاردن چکە هەندێک پەنجەی بۆ یەکێتی بۆ ئێستا کە وەکو ینی لە ساحەکەیە پێکەوە لە دوای تانەکەی کە براوتە دادگای فیدراڵی هەڵبەتە ئێستا بە ورتر باسیەکەین بەس پێویستم بۆ وەڵامەیە بۆ بینەر ینی یەکێتی لەم کۆتاییانەیە لەگەڵ پارتیا ڕێک نەکەو پێکەوە ڕێککەون لەوەی هەڵبژاردن دوا بکەوێت هەندێک لایەن هەنکەوە هیچ استراتیجێتێکیان بۆ هەڵبژاردن نییە و هیچ بەرنمەیەکیان بۆ هاوڵاتیان نییە کە بڵێ ئەمە بەرنمەی منە ئەمە استراتیجێتی منە فەرمووەرە دەڵم بنێ تەنیا لەسەر ئەساسی ئەوەی کەوا یەکێتی و پارتی بەس لەسەر ئەم ئەساسە ئیشەکەن و ئەوانەی کە لەسەر ئەو ئەساسە بێ بنەمایە ئیشەکەن باشە تۆمەتی بە یەکێتی ئەبەخشنەوەکەوە اتفاقیاتی لەگەڵ ئەمە ئەوەیە هەبێ ئەمە هەمووی تۆمەت بەخشینەوەیە و لەو کەسانەوەیەت کە هیچ بنەمایەکیان نییە و کە هیچ استراتیجێتێکیان نییە هیچ شتێکیان نییە کە پێشکەش بە هاوڵاتی بکەن بڵێن ئێمە لەم بوارەیە لەم بابەتەیە ئیشەکەین تەنیا شتێکی کە هەیەە جایەتیکردنی یەکێتیە و لەو بڕواایان بە جایەتیکردنی یەکێتی ئەتوانن هەندێک دڵن کۆ بکەنەوە نیشتمانی کوردستان ئاگای لە تانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان نەبوو کە لە دادگای فیدراڵی تۆماری کرد ئێمە ئێستاشی پێوەبێت تانە یەکێتیش لەوەیە تان ئێمە پێش ئەوەی ئەم تانانە بگەنە بەغدا زۆر جار هەوڵمانیاوەکەوە لێرە کێشەکانی خۆمان لە ناو ماڵی خۆمانە چارەسەر بکەین و نەیگەێنینە بەغداوەکو وتم پێش ئەوەی ئەساسن مەسەلەی هەڵبژاردن کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم ئەکسپایر بێ و بەسەر چێوادەکەی زۆر داوامان کرد کەوا ئەو یاسایە بە خۆمان لێرە یاساکە هەموار بکەینەوە یاسای هەڵبژاردن هەموار بکەینەوە تاوەکو بێت کە کێشەکە لێرە چارەسەر نەکرا بێگومان مەجبوری پەنا بۆ هەندێک شوێنی تربەری و ئێمە ئێستاش لەگەڵ هەڵبژاردنین کە لە وادەی خۆیان بکرێ و تا ئێستاش هیچ وادەیەکی تر دەستنیشان نەکراوە تا ئەمڕۆژ تەنیا وادە کە دەستنیشان کراوە دەیشەشە وادەی تر دەستنیشان نەکراوە بەڵام بە نەتیجە هەڵبژاردن دەکرێ یان ناکرێ ئێمە ئێستاشی پێوە بێت لەگەڵ ئەویان کە لە کاتی خۆیان ئەنجام بدرێ لەگەڵ لەو وادەیە کە دەستنیشان کراوە بەڵام ئەگەر زروف یاخود هەندێک یا بڕیار کە بێتە پێشەوە وا بکات کە دوا بکەوێت و زۆرینە لەگەڵەوەیە بن ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنین باشە من هەمێت تۆزێک بە وردی باز لەو تانەیە بکەین کە لە دادگای فیدراڵی لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە تۆمار کرا یەکێتی داوای ئەوەی کرد لە تانەکەوەگەوەی کە بڵاو کراوەتەوە شێوازی دابشکردنی کوردستیەکان دەستکاری بکرێ نەک ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان داوا بکە کورسی پێکاتەکان بە تەواوەتی لا ببرێ دوای ئەوەی کە دەنگۆکە واشکایەوە پرسیارەکەی من لەوایە بۆ یەکێتی هێندە بێدەنگ بوو بۆ نەهات ڕوونکردنەوە بدات کە ئێمە باز لە دابشکاری کورسی ناوچەکانەکەین کە چەند ساڵێکە زۆر بە ناحەقی دابشکراوە بۆ ئەم پەنجەی ڕاکێشرێ بۆ یەکێتی کە دژی پێکەوە ژیان بوو هات کورسی پێکاتەکانی سڕێەوە ئێوە بۆ واکەن قازانجی لێ ئەەکەن یان سیاسەتی یەکێتیە مەسەلەی تۆمەت بەخشینەوە هەر زۆرە و هەر هەمیشە هەبووە ئێمە ئەوەی کە فاکتە تانەکەی ئێمەیە کە یاومانە و داوای چیمان کردووە ئەوە فاکتەوە ئەساسە ئێمە داوامان کردووە کەەوە بە باشی ئەزانین و بەڕەوای ئەزانین کەوا هاوشێوەی عێراق هەڵبژاردن تەقسیم بکرێتە سەر بازنەکان تەقسیم بکرێتە سەر تەنانەت ئەگەر بیت و پارێزگاکانیش نەبێ ورتیژی کەیتەوە لەوانەیە هێشتا هەر باشتر بێ سەر ئیدارەکانیش ئیدارە سەر بەخۆکانیش کە هەمانە واتە هەڵبژاردن تا دیموکراسی تر بێ ئەوە خواستی یەکێتیە ئەوە تانەی یەکێتی بووە کەوا ئێمە بە دیموکراسی نازانین کە هەڵبژاردن یەک بازنەی گەورە بێت و کەمینەکان کە پێیانەوترێ کەمینە من پێکهاتەیان زیاتر بە باشتر ئەزانم پێکهاتەکان 11 کورسیان بۆ دیاری کرابێت کە ئەوە بەو شێوەیە بێ ئێمە لەگەڵ هەموارکردنەوەی ئەوە یابووینە و ئێمە ئێستاشی پێوە بێت کە وەڵامەکەتان بۆ ڕوونکردنەوەی بۆ دەستکاریتان نەکردو لە دادگای فیدراڵی ئەگەر جەنابە ڕێگەبەی بۆ نمونە لە کەرکووکە
ئەوەی کە داکۆکی کەری سەرسەخت بوو لە پێکهاتەکانی ئێوێ مام جەلال بوو مەسەلەی تەقسیماتی 33 کە لە کەرکووکە جێبەجێکرا بۆ پێکهاتەکانی ئەوێ واتە سەرسەختترین داکۆکی کار لە پێکهاتەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام کورسینەتەوەکانیش لەسەر دەستێکێتی نیشتیمانی کوردستان لا چۆ لە سەرتانەکەی ئەوان ئێمە داوامان کردو هەموار بکرێتەوە هەموارکردنەوە هەست هەتاوەکو ئێستا حتا دابشکاریەکان بە پێی پارێزگاکان ئەبێ ڕوونتر بێ لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان بێ بە هەمان شێوە تورکمانەکانە کاکەیەکانە سائیبیەکانە ئاشووریەکانە کلدانیەکانە ئەمانە هەمووی ئەم هەرێمن ئەمانە پێویست ئەکان وێنەری ڕاستەقینەی خۆیانیانە باشە دادگای فیدراڵی کە بۆ جۆرە وەڵامیتانەکە یەکێتی دایەوە یەکێتی بۆ هەنگاوێک زیاتر نەچۆ پێشی ئەم ڕوونکردنەوەی با پرسیارەکەی من ئالەوەی ڕوونکردنەوەمانیاوە و ئەوە ئێستاش بەشێکە لەو ڕوونکردنەوەیە کە کورسی کەمانەتەوەکانی خودت با بڵین پێکاتەکان خراوەتە ئێستا با بڵین دوای دەستکاری خراوەتە زمانی 100 کورسێکەوە کە لە کاتێکە خۆیان بخۆیان 11 کورسی دەرەوەی 100 کورسەکەیان هەبوو کەواتە ئەم کورسیانە لەسەر دەستی کێلادرا مەسەلە لادان نییە وەکوتم ئەمە هەموارکردنەوەیە و ئێمە و پێمان وابوو کەوا ئەبێ ئەم یاسایە هەموار بکرێتەوە و شێوازی دەستنیشانکردنی ئەو پێکاتانە ئەبێ خۆیان دەستنیشانیکەن کێ نوێنەری ڕاستەقینەی ئەوانە و لەلایەن حزبێکەوە نەبێت باشە ئەمە خواستی یەکێتی بوو ئەمە خواستی یەکێتی واتە ئێمە ئەمانەوێ ئەوان خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن چەندەها حزبی ئەو پێکاتانە هاتن لێدوانیانیا کە بڵێ ئەوانی کە لە پەرلەمانە نوێنەرایەتی ئەمەیان نەکردو باشە بڵێ سەخانەمەی پرسیاریەوە بکەم کە یەکێتی پێش ئەوەی ئەو تانەیە بەرێتە دادگای فیدراڵی یاخود ئەو سکاڵایەت تۆمار بکات ئەمە ئێستای لەبەر چاو بوو ئێوە لە ناو خۆتانە هیچ با بڵێن بابەتەکەتان گفتوگۆ کردبوو کە ڕەنگە یەکێک لە هەموارکردنەوەکان دەستکاریەکان هەر بۆ خۆی لابردنی کورسەکان بێ یاخود ئێوە بیرتان لەوە نەکردبەوە ئێمە سکاڵایەکمان لە دادگا تۆمار کردووە کەوا ئەو یاسایەمان پێ باش نییە کابێ هەموار بکرێتەوە ساڵانێکی زۆرە ئەوترێت لە هەرێمی کوردستان مردووەکان دەنەیەن سووریەکان دەنەیەن ئاوارەکان دەنئەن کەوا پێویست ئەکا ئەو یاسایە هەموار بکرێتەوە ئەوە سکاڵای ئێمە بووە یعنی پێشوەختە ئێوە هیچ بیرۆکێکتان نەبوو لەسەرەوەی کە جۆری وەڵامەکە چۆنە بێ بڕیاری دادگایە ئێمە دەسەڵاتی بڕیاری دادگامان نییە پێشوەختە بڵێن بەڵام لە ڕێگەی کۆمەڵێک گروپی یاساناس و ئەوەی کە لە ناوەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە حتمما شرۆڤەی بابەتەکە کەن پێشەوەی ببن دادگای فیدراڵی بووە لای ئێمە کەوا دیموکراسیەت زیاتر بەرقەرار بێ پێکهاتەکان نوێنەری ڕاستەقینی خۆیانیان هەبێ و تێکرا هەرێمی کوردستان نوێنەری ڕاستەقینی خۆی هەبێ باشە ئێستا بینە سەر ئەوەی هەڵبژاردن هیچ وادێکی بۆ دیاری نەکراوە کەسیش نازانێکەی هەڵبژاردن ئەکرێت ئەمە تا چەند هەرێمی کوردستان نەخاتە ناو ئەو فەراغە یاسایی کە هەمومان لێ ترسین و تا چەندیش زیانێ بێ ئەگەر زیانی هەبێ بێگومان زیانەکانی دواخستنی هەڵبژاردن زۆرن ئێمە ناوچەکە بە قەیرانی زۆر جۆرا جۆرە تێپەڕێ چەنەها جەنگ و شەڕ یەخەی گرتوین کەوا پێویست ئەکاتۆ پەرلەمانێکی کارات هەبێ کە چاودێری کەربێ کە یاسا دەرکەر بێ کەوا ڕێنمایی دەربکە بۆ نمونە تۆ تورکیا بڕیاریاوە 40 کیلۆمەتر بێتە ناو هەرێمی کوردستانەوە و ناوچەیەکی منتیقە محەڕەمە دروست بکە کەواوە تا دەستی پێکردووە لە چەنەها شاخی سەرسنوور بارەگای گەورەدا ئەمەزرێنێ بەرگەی سەربازی گەورەدا ئەمەزرێنێ ئەمانە هەمووی پێویستی بە بڕیاری پەرلەمانە بۆ نەهێشتنی ئەوە پێویستی بە بڕیاری پەرلەمانە ئەبێ بڵین کام پەرلەمان عێراق یان هەرێمی کوردستان بێگومان تۆ پەرلەمانی کوردستانت کە هەبێت تۆ کە ئەمەد نەبوو بێگومان هەموو یەکێتەوە بەغداوە بەشێکی زۆری دەسەڵاتی هەرێم لە دەستەیی چەنەها یاسای تر هەیە کە پێویستی بە هەموارکردنەوە هەیە پێویستی بە چاودێری هەیە تۆ ئەمانە هەر هەمووی کە پەرلەمانی کوردستانە نەبوو ئەو دەسەڵاتانە هەمووی لە دەستەیی ترسی گەورەی ئێمە ئەوەیەکەوە تورکیاکە یەتە ژوورەوە ئایا ناوچەیەکی بابەتی ئەفرین دروست ناکاتەوە لێرە ئایا ئەوە دووبارە نابێتەوە لێرە لە هەرێمی کوردستان کێ بەرەنگاری ئەمە ئابێتەوە کێ دژی ئەمە ئاوەستێتەوە تۆ کە پەرلەمانێکت نەبوو لیژنە تەشکیل کا بۆ بە دوواداچوون بڕوا بۆ ئەوێ دواتر یاسا دەربکە ئەمە هەمووی تەمانەبێ وەڵامەکانیشتان لابێ چکە تۆ پارتی دیموکراتی کوردستان دوو حیزب دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستانن بەداخەوە هەرێمی کوردستان تا حدەیەکی زۆر تا ڕادەیەکی زۆر ئێمە بڵین ڕەتفعلمان هەیە
واتە پلان ناتوانین داڕێژین شتێک ڕوئەیە ڕەتفعلمانە بێ مەسلەی بوجە و موچە سیرکە باشە ئەمڕۆیت نەخێر بەیانیت نەخێر ئەمە وەفڕۆی ئەمە لیژنەها و ئەمەواتە ئێمە پلانمان نییە ئەم هەرێمی کوردستانە پلانی درێژخایەنی 5 ساڵە 15 ساڵە 20 ساڵی نییە کە من لە 15 ساڵی ترە ئەم هەرێمە لەکوێ ئەبێم ئەمامان کە نییە بۆیە بەلامانەوە گرنگ نییە تورکایەتە ژوورەوە لەگەڵ ئەو ڕۆژەیە تعامل ئەەکەین ئەبێ بە خەبەرێکی هەواڵێکی عابری سوۆشیال میدیا ئەوە قەسف کرا ئەوە هاوڵاتی مەدەنی شەهید بوون ئەوە مەڕووماڵات ئەمە دارەکانت کە چەنەها ساڵ تەمەنیانە سووتێنران ئەمە ژینگەی کوردستان تێک ئەیە دمۆگرافیای کوردستان تێک ئەیە بەڵام خەبەرێکی ئابرە پلانت بۆی نییە پلانی درێژخایەنت بۆی نییە لەبەر پەرلەمانت نییە حکوومەتێکی کاربڕێکەرت هەیە تۆ چۆن بتوانی ئەمانە هەمووی ڕێکخەیتەوە هەنگاوی یەکەمی هەڵبژاردنە هەنگاوی یەکەمت هەڵبژاردنە پەرلەمانێکی کارایە حکوومەتێکی کارای بەقوەتت پێویستە بۆی بتوانی چەنەها کێشەی لەو جۆرەت هەیە کە بەرپەرشی ئەمە بەکێکرێ ئەمانەی کە گوتت بەکێکرێت کە تقریبا من ئێستا خۆم هەستەکەم بەرپرسێکی باڵای یەکەتی نیشتمانی کوردستانم تۆ با بڵم ڕۆژناوە نووسەکەی چکە ئەوەی کە جەنابتان باسی ئەەکەن هەر بەڕاستی حزبەکەی تو و پارتی دیموکراتی کوردستان 2010 دەسڵاتدارەکەن ئەوەی کە تۆڵی ڕەتفل ئەوەی کەڵی دەبێت بکرێ و دەبێت پلان بنووسێت کێ دەیکە هەر ئەبێ کێتی و پارتی بیکە ئەوە تا لەسەر ڕێک نەکەوتنێکی نێوانی کێتی و پارتی ئەسڵەن هەڵبژاردن دووە ئەخرێ ئەو پەرلەمانە گرنگی باسیەکەی ئەنجە وەڵامم بەرەوە من ڕۆژناوە نووس و تۆ بەرپرسێکی باڵە پێم بڵێ بۆوە ئەکەن کەی چاکە بن کەی و پەرلەمانە ئەخەنەوە سەرخە چکە وەڵام لای ئێوەیە بە منیشەوە ئێمە میلەتین ئێمە گوێمان لە ئێوە ئێمە چاومان لە دەمی ئێوەیە تێم بگەینە کەی چاکە بێ ئەم دۆخە مەسلەی کی چاکە بێ ئەوە شتێکی ترە مەسلەی کە چی ئەکەن و کێ ئێوێ ئەوە تا من بەجەنابتیڵم کەوا ئەمە یەکێتیە کە ئێوە پلانی درێژخایەنی هەبێ کەوا ئێوە دیموکراسیەت بچەسبێ لەم هەرێمەیە کەوا ئێوە هەرێمێکی بەقووت بێ بتوانێت بەرپەچی هەموو ئەو ناحەز و دوژمنانە باتەوە ئەمە یەکێتیە ئەمە پلانی یەکێتیە بۆ نەتیجەی بەڵام ئەو وەڵامەکەیە بۆ ناهێڵن بۆ هەڵبژاردن ناکرێ بۆ نایەنێ پەرلەمانێکی کارامان یەکێتی ناتوانێت ناهێڵن تۆ بەس یەکێتی تەنیا حزب نییە لەم هەرێمەیە ئەم هەرێمە پێکاتوە لە حزبی دەسەڵاتدارمان هەیە بەڵام پێکاتوە لە چەنەها حزب وەکو وتم بەس یەکێتی ئەوانی تر وەکو دەروێش سیرچانەکە ئەگەر تۆ زێگواقعی قسە بکەین ئەوەی کە بڕیار بەدەستە یەکێتی و پارتیە ئەو جەنابەت خۆی تەڵێ یەکێتی و پارتیە مننا تەمان واقعەکەەوە ئەڵێ چکە هیچ حیزبێکی ترمان نییە بتوانێت ئەو کاریگەریە بەهێزە دروستکە کە بێتە هۆی پاکخستنی هەڵبژاردن ئەمە یەکێتی خواستی یەکێتیە ئێمە ئەمانەوە هەرێمێکی بەخۆتمان هەبێ ئێمە ئەمانەوە دەستورێکی بەخۆتمان هەبێ ئێمە ئەمانەوە پەرلەمانێکی کارامان هەبێ بەڵام ئەم هەرێمە تەنیا لە یەکێتی پێک نەهاتوەوە بۆ ئەوە کۆشش ئەکەین و بۆ ئەوە هەوڵ ئەین و ئەوەی لەم هەرێمەیە پێمان بکرێ هەوڵی بۆ ئەین پێت نەکرا بێگومان هەنگاوی دواتری بەغدا و محکەمەی فیدرالیە کە ئەوەشمان گرتوۆتە بەر بەڵام کێشەکانمان ئەبێ چارەسەر بکرێن ئەبێ هەموو بگەنە ئەو قەناعەتی کەوا بەبێ دانیشتن و بەبێ گفتوگۆ و بەبێ یەکبوون زۆر شت لە دەستەین فەرموسەیری کەرکووکن کە تا ئێستا ئەوە چەند مانگ بەسەر هەڵبژاردنە تێپەڕی تا ئێستا ناتوانانی پارێزگارێک بۆ کەرکووک دابنەی لە بەروی ڕێگری ئەکرێ هەندێشت هەیە ئێمە ئەبێ مەسلەی کوردبوون کوردایەتی بخێنە سەروی حیزبایەتیەوە ئەمە ئەبێ هەمووی تێی بکەن ئێمە وەکو یەکێتی ئامادەین بۆ ئەوە و زۆر جارباجی ئەوەشمانیاوە و ئەتوانم لێرە چەند سەعاتێک قسەتان بۆ بکەم لەسەر ئەوە کە چین ئەو باجانێکی یەکێتی یاوێتی لەسەر ئەوەی کەەوە کوردبوونی خستۆتە سەروی حیزبی بوونی لە کەرکووک کێ ڕێگری ئەکات معلومە کە کێ ڕێگریەکە براوەی یەکەمی هەڵبژاردن بە پێی هەموو قانون و ئیستحقاقێک ئەوە کە پارێزگار دەستنیشانەکە بەڵام ڕێگریەکانەوە تا معلومە و ئاشکرایە ئەمان ئەم عەرەبیەکان زیاتر یان ئەوەی خۆمانن کە لەگەڵ ئەبێ پێش هەموو شتێک کوردەکان یەک بن دواتر بڕێی عەرەبەکان قەناعەت پێبێنی کە کوردەکان نەتوانن یەک بن و ڕێکەون قورسە بێ جایسا هاوکێشە زۆر قورسەکە لێرە ئەوەیە ئەو دۆخی کەرکووکە کە ئەیبینین بە خۆشت ئاماژت پێیاکە کێتی براوەشە و ناشتوانێت پارێزگارەکە دابنێت کە ڕێگری زۆرەکرێ لەم لاشەوە محکەمەی ئیتیحادی هەم دەردە و هەم دەرمانیشە ینی لایەک سکاڵایەک تۆمارەکە و لاکەی ترکە لە کاتێکە دەڵێت تۆ یەکپارچەی خاکی کوردستان لە دەستدەیت و قوارەی هەرێمی کوردستان کە بێگومان لە ئەساسا پارتی دیموکراتی کوردستان و هایگوت بەڵام بۆ خۆشی
هیچ ڕێگەیەکی نەماژگە لە دادگای فیدراڵی. پرسیارەکەی من لەوەیە هەرێمی کوردستان هەرچەند یەکێتی و پارتی و حیزبەکانی تریش فاکتەرەکانی تر تاقی بکەنەوە نابێت لە ئەخیرا بێنەوە سەر ئەو مێزی گفتوگۆی کە لە ناو خۆیان دەبێت ینی بنەماکان بچەسپێنن ئەنجا دەرەکی بهێنە ناوە یان بۆ تۆڵەی نەخێر دیوەکەی تریشی ڕاستە. بێگومان ئەو ڕێگەیە گیراوەتە بەر وە چارە ینی نەگەشتۆتە دەرەنجام بۆیە ڕۆشتن بۆ بەغدایگینا پێشووتر وەکوتم ئەگەر ساڵانێکی زۆر پێشووتر کە ئێمە باسی لە هەموارکردنەوەی کۆمیسیۆنمانە کرد باسی لە دانانی دەستورمانە کرد ئەو کات ئێستا تەسەوڕەکەم زۆ قرس بێت تۆ بتوانانی ئەسڵەن باسی دەستورکەیت و بتوانانی دەستورێکت بۆم هەرێمە هەبێ و هەنگاوی تری دژ بە هەرێم تەسەوڕەکەم زۆر لە ئارایە بێ ئێمە وا تەسەوڕەکەین کەوا بەم شێوەیە کە ناکۆک بین و هەموو شتێک بچێتەوە بەغدا ژمەرجنیە هەمویان دۆستمان بن هەنگاوی تری دیش بە هەرێم لەوانەیە زۆر لە ئارایە بێ من کە لە بەغدا بووم بۆ نمونە زۆر جار باس لەوە ئەکرا کە ئەساسەن موئەسسەی سەرۆکی هەرێم نادەستوریە موئەسسەی سەرۆکی هەرێم لە قانونی فیدراڵە نییە بوونی نییە باشە بەیانی تانی ئەوەمان لێدراچی لە محکەمەی فیدرالی کە ئەو موئەسسەیە بێ هەڵبۆشێتەوە واتە زۆر شت هەیە ئێمە بە یەک نەبوونمان لە دەستی ئین بەڵام بەداخەوەکەوە ئێستاشی پێوە بێ هەموو نەگەشتونەتە ئەو قەناتە دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخەی ئێستایە کە بە خۆی دۆخەکە زۆر جیاوازە لە ساڵی پارکە قسەی لەسەرەکرێ جارێ پێش هەموو شتێ ئەمێ بزانم بڵێ سەخان پێم بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە چه ئاستێکی هێزی خۆیەتی ئێمە وەکو جەنابیشت پێشووتر ئاماژە و پێکردووە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سەرەکی هەرێمی و ناوچەکی ناوچەییە و کاریگەری لەسەر عێراق و ناوچەکەش هەیە نەک بەس لەسەر هەرێمی کوردستان و ڕاستە پێشووتر وەکو هەموو حیزبێکی تر هەندێک کێشە و هەندێک مەشاکل هەبووە چ لە نەخۆشکەوتنی هەواڵ مام جەلالەوە وە کۆچی دواییکردنی چ لە نەخۆشکەوتنی جەنابی کا کۆسرەتەوە چ لە نەخۆشکەوتنی هێرۆخانەوە کە ئەمانە کاراکتەری ئەساسی ئەم حیزبە بوون تووشی هەندێک گرفت بووینەوە بەڵام ئێستا خۆشبەختانە لە دوای کۆنگرەی پێنجەوە بە تایبەتی هەمووی بە یەک ئاراستە ئیشەکە بە یەک ئیتیجا ئیشەکە و بە یەک استراتیژیەتی ڕوون ئیش ئەکەین و لە هەڵسانەوەی زیاترای کەواتە ئەتوانین بڵین مادەم لە هەڵسانەوەی زیاترە ئەکرێ بڵین یەکێتی نوێیەکە زۆر کاریگەری زیاتر دەبێت لە یەکێتێکی جارە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک پرەنسیب و یەک بنەمای هەیە بەڵام ئەوەی کە ئەوترێ یەکێتی جاران و یەکێتی نوێ و یەکێتی نازانم چی بێگومان ئێمە لەو بڕواایان کە هەموو حزبێک ئەبێ لەگەڵ زەمەنا خۆی نوێ بکاتەوە بەرگی نوێ بە بەری خۆیان بکە ئەگەر ئەم یەکێتیە هەمان یەکێتی شاخ بێت هیچ پێشکەوتنێکی پێوە دیار نەبێت کەواتە سەرکەوتو نابێت زۆر دوور نەوەیکێتی گۆڕانکاری بەسەر هەموو کۆنگرەیەەکە بەرگێکی نوێیەکەینەوە بە بەری ئۆرگانەکانمانە بە بەری سەرکردایەتیمانە بە بەری حیزبەکەیە تەنانەت وەکوتم بە بەری ئۆرگانەکانیشمانە ئێستا ئەمە ئۆرگانێکە مەکتەبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەمە هەوڵەیەین بە استراتیژێتێکی جیاواز بە نەهجێکی جیاواز ئیش بکەین لەسەر چەند تەوەرێک ئیش بکەین لە ئێستا و لە ئایندەیە بۆ هەرێمەکەمان و لە ڕێگەی مەکتەبی شەهیدانی پرسیارە زۆر لە ئێوە کرێ من ئەوە ناکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان سوودی لە هاوسەرۆکی بینی یان ئێستا کە یەکسەرۆکی هەیە بەس ئەمێ بڵێم هەر بە فعلی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش لاهوری شێخجەنگی یان دوای وەکوتم بۆ هەموو سەردەمێک جیاواز ئیشەکە سەردەمی ئێستامان جیاوازترە لە سەردەمی کۆنگرەی 4 لە سەردەمی کۆنگرەی 3 ئەمێ یەک تۆز باز لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بکەین لە دوو تەوقیتی جیاوازە یعنی جاران ئێمە ئەمان بینی لە زۆرێک لە هەڵوێستە قورسەکانیشە لە زۆری ڕاجیاوازەکانیشە دانیشتنی مەکتەب سیاسی نێوان ئەم دوو حیزبە یەکێک بوو لە هەنگاوەکان بەرەو چارەسەرکردن ئێستا ئەوەی کە نابینرێ بۆ حکومەی کە هەرکە جەنابە داماژەشت پێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوای کۆنگرەوە خۆی نوێ دەکاتەوە هەڵبەتە حیزبەکانی تری جوان بەس من دەبێت چاوم لەسەر پارتی دیموکراتی کوردستان بێت چونکە پێکەوە لە ترۆپکی دەسەڵاتان لە هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی ئێستا بۆ دانانیشن بۆچی پێکەوە نابینرێن ئەوەی کە دەبینێن هەندێک لە دەموچاوە کۆنەکانە کۆبوونەوەی دەموچاوە تازەکان لە نێوان ئەم دوو حیزبەیە هێندە گرانە شێوازی
استراتیژیەت و ئیشکردنی یەکێتی ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە. زۆرێک لە بابەتەکان ئێمە وەکوتم ئەکە ئەتوانم چەنەها شتیان بۆ باسکەم کەوا یەکێتی کوردایەتی قسۆتە سەروی حیزبایەتیەوە کەوا ئێمە لەبەر خاتری تێک نەچوونی هەرێمەکە لەبەر خاتری لاواز نەبوونی هەرێمەکە چەنەها ساڵە چەنەها شتمان پشتگوێ خستووە. بایەخێکی ئەوتۆمان پێی نەیاوە بوتومانە بۆ تێک نەچوونی ئەزمونونەکە کێشە نابێ. بەڵام ئەوە ناگەێنە کە یەکێتی لاواز بوو بێت یا یەکێتی پاشکۆ بوو بێ. ئێمە هەموو کاتێک هەرێمەکەمان لە گرنگتر بووە. ئێستاشی پێوە بێ هەر هەمان بۆ چوونمان هەیە کە هەرێمی کوردستانە بێ لە سەروی هەمووە بێت کە کوردایەتی ئەبێ لە سەروی حیزبایەتیەوە بێ. بۆیە هەندێک بابەت هەیە هەندێک کێشە هەیە کە ئەبێ پێداگیری لەسەر بکرێ کە ئەبێ چارەسەر بکرێ کە ناکرێ بۆ شێوەیە ئەمە وا ئاکات کە ئێمە هەمیشە وتومانە لەو بڕواایان کە ئەبێت لایەنەکان پێکەوە یەک بن. تەنانەت بۆ هەڵبژاردننی کەرکووک ئێمە بانگشتیەوەمان کرد کە هەموو لایەنەکان هەموو کوردەکان بە لیستێک دابەزن بە یەک لیست دابەزین بۆی هیچ دەنگێک بەفیڕۆنەچێت. ئێمە هەمیشە وەکوتم خواستمانەوەیە کەوا بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەین. ئەوە پارتی دیموکراتی کوردستانەکە لە زۆر بابەتە نایەتە پێشەوە. ئێمە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی هەموو جارێکە هێڵێتەوە هیچ کێشەیەکی لەوەیانی ئەگەر دەجاریش بڕوا بۆ سەری ڕەش و ئەوانیش نێن ئەگەر لە بەرژەوەندی هەرێما بێ ئەگەر لە بەرژەوەندی ملەتا بێ. ینی ئێوە داواتان کورە ئەوان ڕەتیکەنەوە نەگەشتۆتە ئەوەی کە بەیەکەوە دابنیشن کە کێشەکان چارەسەر بکەن. بێگومان پێشەوە ئەبێ ئامادەسازیەک بکرێ بەرنامە ڕێژیەک بکرێ بۆی بتوانرە دابنیشرێ. تا ئێستا ئەوانە کراوە دانیشتن هەبووە گفتوگۆ هەبووە بەڵام لە ئاستی پێویستانە بووە. ینی هەتا ئێستا تا ئەم تۆقیتی ئێمە قسەی تیاکەین هیچ کاتێکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا و بە تایبەتی فیگەرە تازەکان بێدا بنیشێ و پارتی ڕەفزی بکە. ئێمە هەمیشە ئامادەی گفتوگۆ بووینە و هەمیشە ئامادەی جیا داواکردن جیا من دەڵم داواتان بووینە هەمیشە ئامادەی گفتوگۆ بووینە و هەمیشە لەو بڕواایان کە ئەبێ بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێ چ لێرە چ لە ناوچەدا دابڕنراوەکە. پارتی داوای کردو ئێوە بڵێن نەخێر من لەو لیژنانەیە نیم لە ڕاستە بۆی بتوانم وەڵامی ئەوە بەمەوەی بەخێریان نەخێر بەڵام وەکوتم کە ئێمە ئامادە بین هەمیشە بۆ گفتوگۆ کەواتە هیچ کاتێکیش ناڵین نەخێر. باشە قسەیەکێک دەکرێت لە کۆنەوە هەتا ئێستا لە ماوەی ئەمسی ساڵە و بەرەوسەرەوە هەر کاتێ نێوانی یەکێتی و پارتی باشە بێ دۆخێکی زۆر تەبایی لە ناو هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی لە دەروی حیزبایەتیە بینرێ. ینی کۆمەلگایەکی شیاومانە بێ دوور لە ڕووداوە کۆمەڵایەتیەکان بە حرەکەی بازرگانی ئابووری داهات بژێوی بۆ خۆی زۆر باشە بێ. کاتێک کە ئەم دوو حیزبە پێکدادێن و پەیوەندیەکانیان خراپ دەبێ هەموو ئەم سێکتەرانە وردە لە کارەکەوێ کە ئێستا وای لێ هاتووە تەنانەت لە شارێک بۆ شارێکیش جیاوازەکەی زیاتر دەرەکەوێ. ئەرێ هەر بەڕاز ئێوە ئەزانن کە ئاوا پەیوەندیتان خراپە بێ خەڵک وای لێ یان هەر زۆر قورس ئەم هەواڵانە بە ئێوەگە ینی ئەمێ بزانم کامیانە. مەسەلەی ڕنگدانەوەی سیاسەتی عام یا فیگەرەکانی ناو سیاست لەسەر کۆمەلگا ئەوە شتێکی معلومە. بۆ نمونە ئێستا ئەو حەدەسەی لە ئێران ڕوویاوە کە ڕئیسی کۆچی دوایی کردووە تەماشاکەی بەهای تومەندا ئەبەزێ نەوعێک لە تەوەتور لە وڵاتەکەیە دروست دەبێ. واتە کاردانەوەی عیلاقاتی سیاسی بینی حیزبەکان تەندروستی فیگەرە سیاسیەکان تەندروستی کەسایەتیەکان ئەمانە هەمووی بەڵێ ڕنگدانەوەی ئەبێ لەسەر بازار لەسەر کۆمەلگا ئەمە تەنیا بۆ مەسەلە بۆ یەکێتی و پارتینی ئەمە شتێکی گشتگیرە لە هەموو جیهانە بەو شێوەیە لە هەموو جیهانە بەو شێوەیە تەماشاکەی سەرۆکی ئەمریکا تووشی کۆڕۆنا بێ بەهای دۆلاردا بەزێ. بۆیە بەڵێ هەموو وەکوتمەوە شتێکی گشتگیرە یەکێتی و پارتیش بە هەمان شێوەیە هەر کات عیلاقاتی ئەم دوو حیزب و حیزبەکانی تریش باش و سەقامگیری زیاتر ئەبێ هەرێم پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە ئەبینێ بازار و ئابووری بە شێوازێکی تر ئەبێ ئەمە وەکوتم شتێکی گشتگیرە لە بینی لە هەموو جیهانە بۆ ئێوە بە ئاسایی ئەیبینن شتێکی گشتگیری جیهانیە مەسەلەکە و تەنیا مەسەلە دروستە بڵێ سەخام بکەین ینی ئێمە هەرێمی کوردستان بە خۆناغێکی سەختا تێپەڕین ینی تۆ بی بەراوردن بۆ بکەی بە ئەمریکا و ئێران کە حد الإمكان دەگوترێ قەدەرێکی خوایە ئێمە 30 ساڵ ئەبێ بڵین لەم قەدەرە خوایی یاژین ینی 6 مانگڕێکن دوای 6 ساڵ ئێن بە تەنگەی خەڵکە من قسەکەم لەسەر ئەوەیە ینی ئەم خراببوونە دوای ئەوە ناکرێ هەنگاوێکی تر بێکە هێندە قورس نەبێ لەسەر دڵی هاوڵاتیان چکە بە نەتیجە یەک کەس دەرەرەکە ئەویش میلەتەکەیە
ینی من قسەکەم لەسەر ئەوەیە دەکرێت پلانێکی گشتیگیر هەبێ لانی کەم شەڕ و ئاڵۆزی و ناکۆکیەکان کە لە نێوان ئەم دوو حیزبە ئەبێ ڕنگدانەوەی نەبێ بۆ خەڵک مادەم هێندە ئەمەندە ئیمپاکتان هەیە ئەمەندە کاریگەریتان لەسەر خەڵک هەیە حتمما دەبێ بزانن. بەرنامە و پرۆگرامی یەکێتی ڕوون و ئاشکرایە ئێمە دوو حیزبی جیاوازین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانەوە بێگومان لەسەر زۆر شت کۆک نین بەڵام گرنگ ئەوەیە کە ئامانجمان یەک بێ بۆ ئەو ئامانجە بە شێوازێک ئیشەکرێ بە چ نەهجێک ئیشەکرێ بێگومان وەکوتم کە دوو حیزبی جیاوازبی دوو نەهجی جیاوازیش دەبێ ئێمە هەر کاتوانیمان ئەو ئامانجانە بخەینە سەر بەرژەوەندی حیزبی بێگومان ئەو کات سەرکەوتووە بین و ئێمە بەو نەهجە ئیشەکەین. کەواتە ئێستا کاتی ئەوەیە بڵین یەکێتی و پارتی نێوانیان چۆنە بە تایبەت دۆخی هەڵبژاردن کە بۆ خۆی پەیوەندەکانی هەندێک ئالۆز کردو بەس هەر بەڕاست ئێستا پەیوەندیتان چۆنە لەسەر ئاستی پارتی بێگومان لە ئاستی پێویستانیە بێگومان ئەبێ زۆر باشتر بێ بۆی ئەو کاردانەوانش نەبێت لەسەر کۆمەلگا بەڵام ناڵێن خراپە لە ئاستی پێویستانیە ئەگینا خراپ نییە لە ئاستی پێویستا کە نەبێت واتە تۆ ڕازی نیت بەو بارودۆخە کە ئەڵەی لە ئاستی پێویستانیە تا من بەو بارودۆخی ئێستای کە هەیە ڕازی نیم بۆ ئەبێ باشتر بێ باشە یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر هەڵبژاردن بکرێ بۆ ئەم دۆخی ئێستاتایەتی پێشبینی چەند کورسی ئەکات لە سەخان ئەوەی لای ئێمە گرنگە ئەنجامدانی هەڵبژاردنە سەپاندنی دیموکراسیەتە بربەستەکردنیانی هەبوونی پەرلەمانە کارایە ئەمە ئەساسیاتی خواستی ئێمەیە خواستی ئێمە بێگومان دوای ئەوە بێ کە زۆرترین کورسی بەدەستبێنی و بتوانانی حکوومەت تەشکیلکەی و پۆستە باڵاکانی ناو حکوومەت بەری بەڵام خواستی سەرەکی ئێمە ئەنجامدانی هەڵبژاردنە بەرقەرارکردن و چەسپاندنی دیموکراسیەتە بەهێزکردنی پێگەی هەرێمە چیتر ئەم هەرێمە ئەوەنە لاواز نەبێ و بەم شێوەیە بەردەوام نەبێ بێ پەرلەمان و بێ حکوومەتێکی کارە بەڵام وەڵامی پرسیارەکەم دەستنەکەویکێتی بە چەند کورسیەوە تەسەور دەکات بچێتە نێو پەرلەمانی کوردستانەوە کە ئیشەڵا هەڵبژاردن ئەنجام بدرێ ئێمە لەو بڕواایەن کە زۆر زیاتر لە جاران ڕێژەی کورسیەکانمان زۆر زیاتر ئەبێ لە جاران و کورسی زۆر زیاتر بەدەستێنین و بێگومان هەوڵی زۆرترین کورسیین یەکێتی نیشتمانی کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە زۆر چاوی لەسرە بەو پێی کە ساڵانە دەموچاوێکی زۆری ژن دێنێتە پێشەوە یعنی بەڵێ تقریبن وەک بڕیارێکی لێ دەکرێت کە لە 125 هەر حیزبێک کارەکانی بدرێتە ژن و لە پەرلەمانیش هەرچەندە ناچەسپێنرێ بەڵام حەدە ئیمکان هەمووی هەوڵەدا بە زۆی کە دەبینرێ یەکێتی زۆر هەوڵ دەدا بۆ ئەمە ئەمێ بزانم ئەمە سیاسەتی تازە یەکێتیە کە قەنەعەتی وایە دەبێ ژنێکی زیاتر بهێنرێتە پێشەوە یان تقریبن ئەتوانین بڵین باڵانسکردنی جێندەرەکەیەکەوە کەمو حیزبەکانی ترێکن ئێمە بڕوای تەواوەتیمان بە یەکسانی مافی مرۆڤەیە یەکسانی مرۆڤەکان واتە یەکسانی ژن و پیاو و ئەوە یەکێکە لە دروشمەکانی یەکێتی مافی مرۆڤ کە بڕواو بۆ بوو بێگومان ئەبێ ئەمە لە هەموو ئۆرگانەکانتا بەرجەستە بکرێ هەر لە کەرتێکەوە بۆ کۆمیتە بۆ مەڵبەند بۆ هەموو ئۆرگانەکانت و بێگومان لە سەرکردایەتیشە و ئەمەشە بێ ڕنگدانەوەی هەبێ لە فراکسیۆنەکانتا لە پەرلەمانە لە ئەنجومەنی پارێزگایە و دواتر بێگومان لە حکوومەتیشە کە بڕواو بە مافی مرۆڤ بوو واتە بڕواو بە یەکسانیە بڕواو بە تواناکانی ژن ئەبێ لە کۆنگرەی سێوە بڕیاردراوە کە یەکێتی سەرکردایەتیەکەی ئەبێ ڕێژەیەکی دیاریکراوی ئەگەر نەزۆرتریش لە ژن بێت و لە کۆنگرەی 3 و 4 و 5 ئەمە بەرجەستەکراوە ینی ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئاراستەیە کارەکە لە کۆنگرەی 3ەوە ئێمە بۆ ئاراستەیە کارەکەین کەوا زۆرترین کادرمان کادری ژن بێ و هەدەفی سەرەکیمان ئەوەیە بگەینە و ئاستەیکەوە لە حەزبە 50 بین واتە لە هەموو ئۆرگانێکتا لە هەموو کەرتێکتا لە هەموو مەڵبەندێکتا ڕێژەی ژن و پیاو یەکسان بێت هەر کاتوانیمان ئەوە بەرقەرار بکەین ئەوە بە تەواوەتی مافی ژن و مافی مرۆڤمان بەرجەستە ڕای کەسی خۆتمەوێت لەسەرەوەی تا چەند گرنگە بەڕاستی لە ناو هەرێمی کوردستانە لە پێکەفەرمی و حیزبی و حکوومیەکانە ژن شان بەشانی پیاو کار بکە بێگومان ژن و پیاو ئەبێت لە هەموو ئەرکێک و مافێکە یەکسان بن واتە لە ماف و ئەرکە جیاوازی نەکرێ من لەو بڕواایەم کەوا ژن هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پیاوە بەڵام شێوازی ئیشکردنی ژن جیاوازە
سا شێوازی ئیشکردنی من بۆ نمونە لەم مەکتەبەیە بێگومان جیاوازە بێ لە پیاوێک کە لێرە بێ و بە قەنەعاتی خۆم ژنەکان زۆر باشتر ئەتوانن ئەرکەکانیان ڕاپەڕێنن ئەگەر بێت و بەراوردی هەموو ئەو وەزارەتانە بکەین کە ژن بەڕێوەی بردوون پێشووتر پیا بەڕێوەی بردوون بەراوردێکیان بکەین ئەبینین کە ژنەکان زۆر زیاتر تایە سەرکەوتو بوون بێگومان ئەمەش ڕێژەیە ناتوانین بڵین 100% بەو شێوەیە بەڵام نیسبەتێکی زۆری بەو شێوەیە لەبەرەوەی ئیشکردنی ژن جیاوازە ئێمە ژنان هەر هەنگاوێک کە ئەنین لێکدانەوەی زۆری بۆ ئەەکەین دەرهاویشتەی ئەمە چییە بێت ئێمە حەزمان لە مغامەڕە نییە لەبەر ئەوە کە تۆ بۆ هەموو هەنگاوێک لێکدانەوەی تەواوەتی و کرد دراسی تەواوەتی و کرد بابەتەکە بە تەواوەتی هەڵسەنگان پێگومان لە هەنگاوەکەشە سەرکەوتووە بیت بۆیە هەموو ئەو شوێنانی کە ژن تایە کاری کردووە بە شێوازێکی ترکاری کردووە بە ئیسلوبێکی ترکاری کردووە واتوانم بڵێم سەرکەوتوتر بووە کۆتا سەرنجت لە ڕێگەی شارپرێسەوە بە بینەرانی بڵێ چییە؟ سەرنجم زۆرە لەسەر زۆر بابەت دەتوانم بەڵام ئەمەوەی بیگەێنم ئەوەیەکەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە داکۆکی کەری سەرسەختی هاوڵاتیانی هەرێم ئەزانین چ لە هەرێم و چ لە بەغدا چ لە ڕێگەی فراکسیۆنمانەوە لە بەغدا لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە لە بەغدا داکۆکی کەری سەرسەختی مافی گەلەکەمانین و لەو شێوازی ئیشکردنە بەردەوامە بین لە هەوڵدان بۆ چەسپاندنی دیموکراسیەت بۆ چەسپاندنی ئازادی زیاتر ئازادی ڕادەربڕین مافی پێکەوە ژیانی هەموو پێکهاتەکان ئەمە ئەساسیەتی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بڵێ سەرجەبار فرمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆم دیدارەگە شارپرێس. سپاس بۆ ئێوە. تاڵقەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەکرێ ئێمە بڵێین پارتی لە یەکێتی بردەوە لە بابەتی هەڵبژاردنە ئەوەی کە داکۆکی کەری سەرسەخت بوو لە پێکهاتەکانی ئێوێ مام جەلال بوو ئەساسەن موئەسسەی سەرۆکی هەرێم نادەستوریە. ئێوە بۆ واکەن قازانجی لێ ئەکەن یان سیاسەتی یەکێتیە؟ سەردەمی ئێستامان جیاوازترە لە سەردەمی کۆنگرەی 4 لە سەردەمی کۆنگرەی 3. خەریبە من ئێستا خۆم هەستەکەم بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانم تۆ با بڵێم ڕۆژنامە نووسەکەی. هەر کاتێک هەڵبژاردن دوا خراپێ بە کۆدەنگی هەموو حیزبەکان بووە. ئەوە پارتی دیموکراتی کوردستانەکە لە زۆر بابەتە نایەتە پێشەوە. لە کەرکووک کێ ڕێگری ئەکات؟ لە کۆنگرەی 3ەوە بڕیاردراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی ئێستا بۆ دانانیشن. هەر کات عیلاقاتی ئەم دوو حیزب و حیزبەکانی تریش باش و سەقامگیری زیاتر ئەبێ ڕێژەی کورسیەکانمان زۆر زیاتر ئەبێ لە جاران.